میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان ئەمڕۆ سەرۆکی پەرلەمان کۆتایی بەکارەکانی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستانێنە و لەنێو تەراری پەرلەمان ماڵاوایی لە فەرمانبەرانی پەرلەمان کردو بە داوای گەردنە ئازادی لێکردن لە بەرنامە ئەمڕۆ سەرەوە دەکەین کە تاکو ئێستا چارەنووسی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دیار نییە کوردستان بەبێ پەرلەمان چی بەسەردێ و ئایا لەمە دووە ڕێکاری خانەنشینبوونی پەرلەمانتارانیش چۆن دەبێ و بۆچی دوای زیاتر لە 30 ڕۆژ لە مانگێک لە بڕیارەکەی دادگای فدراڵی کۆتایی هێنرا بەکارەکانی پەرلەمان بۆ لە 35ەوە لە 1/6ەوە کۆتایی بەکارەکانی پەرلەمانی هێنراوە لەگەڵ ێک لە بەڕێزان حەبیب محەممەد جاف پسپۆری یاسایی و پارێزەری ڕاوێژکار لە ستۆدیو دواتریش وا بڕیارە کاک عومەر عینایەت پەرلەمانتاری پێشووی کوردستان لەگەڵمان بێ سەرسەر کۆتاییهێنان بەکارەکانی خولی پێنجەمی پەرلەمان و خوێندنەوەیکیش بۆ ئادای پەرلەمان لەم خولە دەکەین سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاک حەبیب بەخێر بێن ئەگەر جەناب تۆ دەست پێکم لە ڕووی یاساییەوە خوێندنەوەیکی بۆ بکەین کە ئەمڕۆ بە فەرمی کۆتاییهێنرا بە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان وە نووسراو کراوە بۆ بەڕێوەبەراتی گشتی خانەنشینی بۆی پەرلەمانتاران خانەنشین بکرێ بۆچی دوای مانگێک ئەم ڕێکارە گیرایە بەر لە کاتێک کە دادگای فیدراڵی لە 35 بڕیاریدا بوو کە درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان نایاساییە زۆر سپاس وەڵاخۆ عیبرەت بە قەرارەکەی محکەمەی اتحادیە بەڕاستی عیبرەت بە قەرارەکەی پەرلەمان نییە کە ئیحالەی کردوون بۆ تەقاعود یا نووسراویان کردووە بۆی ئیحالە بوون بۆ تەقاعود چونکە محکەمەی اتحادی ویلایەتی عامی هەیە لە هەموو مەسایلە قانونی دستوریەکاندا ئیتر دیارە هەرێمی کوردستان هەر بە تەبیعەتی خۆی ینی تۆزێ دڕودۆنگە لە قەراراتی محکەمەی اتحادی بەداخەوە لە کاتێکە دامەزراندنی ئەو محکەمەیە بەپێی دەستورە کە هەرێمی کوردستان کاتی خۆی دەنگی لەسەرداوە و پاشان تعدیلاتێکیش کرا لەسەر لە قانونی محکەمەی اتحادی هەرێمی کوردستان بەڵێ دەوری فعالی هەبوو لە تعدیلکردنەکەیە و نوێنەرایەتی کوردی تایە بەڵام هەرێمی کوردستان هەمیشە دڕودۆنگە لەم قەراراتانی محکەمەی اتحادیە و ئەو دڕودۆنگیشە بەڕاستی زەرەر ئەدا هەم بەلایەنی قانونی هەم بەلایەنی دستوری هەرێمی کوردستان ئەگینا بەپێی قەرارەکەی محکەمەی اتحادی لە ڕۆژی تاوابوونی خولەکەوە وازامنەوەی 5 بەڵێ تاو 2022 بەڵێ تەمدیدەکە لێەوە بووە ساڵی 1922 لەو کاتەوە محکەمەی اتحادی ئەڵێ کۆتایی پێ هاتووە یعنی ئەو فترە زەمەنی کە مەجموعەیە بەداخەوە قوانینیشی تیا دەرچووە ئەو قوانین شکوت ینی بە قوانینی هەڵوەشاوە یا بە قوانینی مولغا حساب ئەکرێت حتا ئەگەر لە سایتەکەی پەرلەمانیشە هەیە بە قەناعەتی من باشتر وایە پەرلەمانی کوردستان وەکو لە بینی دوو قەوسا بنووسی ئەم قانونانە بەپێی قەرارێکی محکەمەی اتحادی لێبیان سرێتەوە ئێستا حەوت یاسا دەرچوون و هەموار کراونەتەوە لە دوای 6 2022 بنووسی ئەلمولغات باشترە دواتر ئەتوان لە دەورەی ئایندا هەب قۆی قانونی ببەخشنەوە بۆ قانونانە بەڵام ینی پەرلەمانی کوردستان لە ئەمڕۆ ئەو ئیحالەیە کرد وا هەستەکەم جۆرێک لە ئێرتیباکە لە پەرلەمانی کوردستان جۆرێکە لەوەی کە ئیدارەدانەکەی لە ڕووی سیاسی وە ئەدرێ زیاتر نەک لە ڕووی قانونیەوە ینی ئەو فترە زەمەنی کە ماوەتەوەتیایە ئەبواە یەکسەر باشە دوو دڵ بوون بەوەکو بەڕێزوتت ئایا پابندی بڕیارەکە پابند نەبن پێ ئەچێ پەرلەمان چاوەڕێی قەراری سیاسی کردبێ و سەرۆکی پەرلەمان چاوەڕێی قەراری سیاسی کردوێ بەڵام خۆ هیچ چاوەڕوانیە بکرێت ینی چاوەڕوانیەکی بێ ئومێدیە چکە پەرلەمان خۆی محامی هەبووە لە بەردەم محکەمەی اتحادیە سەرۆکایەتی هەرێم کە وەکو مدعا عەلەیهی دووەم دانراوە ئەگەرچی داواکە بنسبەت ئەوە ڕەت بۆتەوە محامی هەبووە کە تۆ محامی هەبوو چووە بەردەم محکەمەکە کەواتە تۆ رازیت بە قەراراتی ئەم محکەمەیە بۆیە باشتر وابوو دادگا هەر بەیاننامەیەکی دەرکردایەکەوە ئەوان سەرڕای ئەوە قەناعەتیان نییە بە قەراری محکەمەوە لەگەڵ تەوەجوهی محکەمەی اتحادیانین بۆ نمونە بەڵام بە قەرارەکەی محکەمە رازین و پەرلەمانی کوردستان اعتیبارەکەن بە کۆتایی هاتنی خولی پێنجەمی لە ڕۆژی دەرچوونی لە ڕۆژی کۆتایی هاتنی دەورەکەی بەپێی قەرارەکەی محکەمەی اتحادی کەواتە ئێستا پەرلەمانەوە بەفیعلی ئەم ڕۆدانی نابە دادگای بە بڕیارەکەی دادگای فێدراڵی وایە پێشتری سەرۆکایەتی هەرێم کۆمیسیۆنی عێراقی بانکێش و بەویشدان نانە بەس بۆ بەیاننامەی فەرمیان نەبوو سەرۆکایەتەکان ئەمڕۆژ بڵین هەر وتاری ماڵاوایش نەبوو لە پەرلەمان بە فەرمی تەنا ڕۆشنمە بۆ لای فەرمانبەران و ئەوانە من وا ئەزانم سەرۆکایەتی هەرێم واقعی تر بووە
واقعیتر بووە و باشتریش بیری کردوتەوە لە مەسەلەی ئیلتیزامکردن بە قەرارەکانی محکەمەی ئیتیحادی چونکە ئەوان هەر زووتر وتیان رازین بە قەراری محکەمەی ئیتیحادی ڕاستە بە بەیانی ڕسمی نەیانوت بەڵام بە لێدوان سەرۆکایەتی هەرێم وتیان رازین بە قەرارەکەی محکەمەی ئیتیحادی و ئیلتیزامی پێوە ئەکەن و دوای فترێکی کەم سەرۆکی هەرێم لەگەڵ کۆمیسیۆن و ئەوانە کۆبوویەوە ئەمە تۆ ناتوانانی بڵێ اعتراف بە قەراری محکەمەی ئیتیحادیەکەمیانە يعني تۆ ملزەمی پێی نەک اعترافی پێەکەی تۆ اعتراف بۆ منە قەرارێک لە محکەمەیەکی هەرێمی کوردستان دەرەچێت لە محکەمەیەکی ئاسایی سلێمانی دەرئەچێت تۆ رازینی بە قەرارەکە احتیمال اعترافیشی پێ نەکەی بەڵام خۆ ئیلزامەکری پێوە ئیلتیزامکە یعنی ئەمە پێویست ناکات تۆ بڵێ وەڵام من اعترافی پێ ناکەم بەڵام یعنی ئەمە هەرێمی کوردستان پێویستە ئاراستەی خۆی لە ڕووی قانونی دەستوریەوە ڕاستکاتەوە تا ئێستا هەرێمی کوردستان بەداخەوە ئاراستەیەکی دەستوری و قانونی شێواوی هەیە ئاراستەیەکی ڕێکی نییە لەلایەک ئەچێتە بەردەم محکەمەی ئیتیحادی داواقەی دەکا لەلایەک مدعا عەلەیهیە محامێتە بەردەم محکەمەی ئیتیحادی لەلایەکەش ئەڵێ ئیلتیزامی پێ ناکەم یا بڵێن مماتەلەی پێکە هەر قانونی بۆسەرن ئێستایەکێک لەو ئیشکالە گەورانی کە هەیەە قانونی تەقاعودی 2006 يعني بۆ تەقاعودبوونی پەرلەمانەکان کە بەپێی یاسای چاکسازیەکە ئەڵێ بەپێی ئەو مەرجانەی لە یاسای 2006 هاتوو بەڵام خۆ یاسای 2006 ئیلغا بووەتەوە باشە ئەمانە چۆنی حالەکەن بۆ تەقاعود بۆ بابێ ئەو ئیشکالە حەلکەن ساسی دەگەی لە قوانینی فیدراڵیە زۆر جار ئەو کەسە قانونیانە زۆر وردەکات شتەکانیاندا ڕێژاوە بۆ نمونە لە حالەبوونی ئەندام پەرلەمانە بۆ قانونی تەقاعود بە پێی قانونی مەجلیسی نواب و تەشکیلاتەکانی 2010 ئەڵێ بە پێی قانونی تەقاعودی موحەدی ساڵی 2010 یان هەر قانونێکتر بێتە جێگایەوە ئێخۆ وایە ئەوانش تەنها بە یەک دەستەواژەی ئاوا مشکلەکان وە حەل کردایە باش ئێستا لە ڕووی یاساییەوە تا هەڵبژاردننی داهاتوو کوردستان بێ پەرلەمانە پەرلەمانی نییە بەڵێ وایە ئەی لێکەوتەی یاسایی چێ بوون متوار پەرلەمان نییە ئێستا ئەم ساڵ ئەوە ناکرێت هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ساڵی داهاتوو نازانرێت چۆنە بۆڵی جا خۆی سا فەراغێکی سەری لێ دەرکەین فەراغێکی تەشریعیە لە هەرێمی کوردستانە هەیە و ئەزانم هەرێمی کوردستانی زۆر بەلایەوە گرنگ نییە فەراغی هەبێت چکە بۆ خۆ دەزانی هەر ئەم پەرلەمانە چەند مانگدا خرا پەرلەمانیش هەبوو سەرۆکی هەبوو جێگری هەبوو بەڵام خۆ داخرا یعنی نیانەڵا سەرۆکی پەرلەمان بچێتە هەولێرەوە و داخرا و زۆر بەلایەن و ئاسایی 2 ساڵ بوو چەند 2 ساڵ پەرلەمان داخرا و سەرۆکیش هەچی هاواریە کرد لە سلێمانی و کەس گوێی لێ نەگرت و پەرلەمانی داخرا بوو زۆر تەبیعی بوو لەلایەن بۆیە بەلای هەرێمی کوردستانە باوەڕ ناکەم زۆر مەسەلەیەکی گرنگ بێ لایەن فەراغی تەشریعی هەبێ کۆمەڵگەی نێودوڵەتی یان بڵێ پەرلەمانتان هەیە نیتانە ناخۆ هەر ئەوە پرسیارە ینی پرسیارە لە عملی دیموکراسی لە هەرێمی کوردستانە لە عملی سیاسی لە هەرێمی کوردستانە کە بەشی زۆری کە ئەکات ئەو عملیێشە مەسەلەیەکی شەکلیە بۆ ڕاکێشانی ڕێی عالەمیە و عملیەکی دیموکراسی حەقیقی لە هەرێمی کوردستانە بەڕێوە ناچێت چونکە هیچ پەرلەمانێک لە کاتی خۆیان هەڵبژاردننی بۆ نەکراوەتەوە هیچ دەورێکی پەرلەمانی لە کاتی خۆیان تەواو نەبووە هەمووی تەمدیدی بۆ کراوە زۆربەی سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی حکوومەتەکان هەمووی تەمدیدی بۆ کراوە یعنی ئەمە پرسیارە بەڕاستی لە ئەخرێتە سەر عملی دیموکراسی و حکومداری لە هەرێمی کوردستان لە ڕووی نێودەوڵەتیوە لە ڕووی ناوچەیوە و هەر عێراقیش ینی هاوڵاتیانی عێراقی پێشتر هەرێمی کوردستان وەکو نمونە ئەبینی لە مەسەلەی دیموکراسی و قەرارەکەی محکەمەی ئیتیحادیش هەر وەسفێکی هەرێمی کوردستانەکە بەڕاستی مجاملەیەکی زۆری هەرێمی کوردستانەکاتیایە باش مەس ئێستاکە حەوی دیار نییە کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەکرێوایە دیاریش نییە کەی دەبینە خاوەن پەرلەمانێکی تازە لە کوردستان وڵای خۆ بەپێی یاساکەی ئەوەی ئەنجومەنی نیشتیمانیە بە سەرۆکی هەرێم تا لەگەڵ تەواوبوونی دەورەکە لە ماوەی 15 ڕۆژە ئیعلانی مەوعیدەکە بکات تا ئێستا ناتوانێت ئیعلانی بکات پەیوەندی بە مەسایلی لۆجستیوە هەیە و مفۆزەی هەڵبژاردننی عێراق بێ بیکە و مفۆزەی هەرێمی کوردستان ئەکرێ بکرێ بە هەیئەیەکی ئیقلیمی هاوکاری مفۆزەی ئیتیحادی بکات و دیارە هێشتا وەکو بە قەناعەتی من ئەوە ئەبێ پێی معلومات بێت تا ئێستا فۆزەی هەڵبژاردنەکانی ئیتیحادی جوابی هەرێمی کوردستان نەداوەتەوە کەی دەکرێت لەبەر ئەوان کێشەی هێشتا ئەنجومەنی پارێزەکانی عێراقیان هەیە یعنی ئیستیعدادات و ئامادەکاری بۆ دوو هەڵبژاردن لە کاتێکە
لەوە چێ بەلایەن و قورس بێ بە قەناعەتی من بەلای کەمەوە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان 6 مانگی تری پێچێت لە دوای ساڵی نوێمەوەس بەڵێ لە ساڵی نوێ ئەگەر بکرێ مانگی 4 مانگی ئەگەر بکرێت بەڵێ ئەگەر بکرێ مانگی 4 و 5 ئەوانە احتیمالێکی واری دەکە هەڵبژاردن لەو کاتانە بکرێت ئەگەری شێ بچێتە 2025 چونکە بازەوە کەسە لایەنە شەعەکان جگە لە کۆمیسیۆن لە هەڵبژاردننی ئەنجومی پارێزگاکان کە لاژەی 12 ئەم ساڵ بەڕێوە دەچێت پێویستیان بە کۆمیسیۆن نابێت تا 2025 بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لەبەرەوەی لە ساڵی داهاتوو لە مانگێک کۆمیسیۆن وادەکەی بەسەر دەچێت وەڵا جابێ ئەوان هەرێمی کوردستان بێ حساباتی ئەو تەوقیتاتە دستوریانە بکات یعنی تەوقیتاتی قانونی ئەو کاتانێکەوە لە قانون دستورە هەیە ئەبێ حسابی بۆ بکات و ئەبێت لەگەڵ کۆمیسیۆنی بەغا بکرێتە ینی مفاوەزاتێکی چڕەوە پێش ئەوە کۆتایی بە ئەرکی ئەفۆزەی اتحادی بێت چونکە کۆتایی بە ئەرکی ئەوان هات عێراق پێویستی پێی نییە بەڵام هەرێمی کوردستان هەر لە فەراغ ئامێنێتەوە بۆیە ئەبێ زۆر بەجددی هەرێمی کوردستان بکەوێتەوە دانوستانەوە و فشارێکی زۆر بکات و هەرچۆنە بویە کۆمیسیۆنی هەرێمی کوردستان بکات بە لقێک لە کۆمیسیۆنەکەی بەغا بۆ ئەوەی پێش تەواوبوونی ئەرکی کۆمیسیۆنی بەغا هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستانە بکرێت. باشە سەبارەت بە خانەنشینبوونی پەرلەمانتاران ئەمڕۆ دیوانی پەرلەمان نووسراوی کردووە لە کۆی 111 104 پەرلەمانتار خانەنشین بکرێن حوتیان ڕەتیان کردوتەوە بگەڕێنەوە سەر بڵێن وەزیفەی پێشویان بە پێم یاسای بە هەمویان خانەنشین دەبنەوە بزانم باز لەوەکێک کە ئەوەی کە هیچ ساڵێکی خزمەتون بڵێن ساڵی خزمەتی کەم بێ و تەمەنی نەگەشت بێت 45 ساڵ بە نزیکەی 2 میلیۆن خانەنشین دەکرێتەوەی کە تەمەنی گەشت بێت 45 ساڵ و 5 ساڵ خزمەت بە 4 میلیۆن و 100 هەزار خانەنشین دەکرێت ئاوایە وڵای بە پێی یاساکە ئەڵێ لە سا ئەوانەی کەوا خزمەتیان هەیە بە پێی خزمەتە 15 ساڵ بەرەوسەرەوە لەگەڵ 45 ساڵەکە ئەوە پێی خزمەت و تەمەنە باقیەکەی تری کە 15 ساڵ خزمەتی کەمە لە سا 15 کۆی موچە و دەرماڵەکەی ئەدرێتێت لە سا 1 پوینت بازامنیوە کۆی دەرماڵەکانی ئەدێتێت زائدەن مخەساتی شەهادە ئانی بەپی ئەوە بێکە و جەنابوت و نزیکەی 2 میلیۆن شتێ زیاد شتێک کەمیان ئەکەوێت ئەوانەی کە هیچ ینی شروعی حالەبوونیان نییە بۆ تەقاعد بەپی خزمەت ئەوانشەی کەوا تەمەنیان کەمترە هەر بە هەمان شێوە حالەکەن تاوەکو ئەوەی تەمەنی هەوی بە لە 180 موچەکەی 8 میلیۆن 200 هزار کەواتە بە 4 میلیۆن و 100 هزار ئەوەی 45 ساڵ تەمەن و کامل کا بڵێ 15 ساڵ خزمەتی هەبێ بەڵێ خزمەت کامل کا بڵێ بەڵێ بەس لە عێراق لە عێراقەوانیە 45 ساڵ تەمەن و 5 ساڵ خزمەت ئەو قانونی هەرێمی کوردستان ئەسەری ڕەجعی هەیە بۆ پەرلەمانتارەکانی دواوە بەڵام ئەو قانونی عێراق ئەسەری ڕەجعی نییە بۆ پەرلەمانتارەکانی دواوە لە ڕووی تەمەنەوە یعنی مەسەلەن ئێستا ئەگەر پەرلەمانتارێک لە دەورەی پێش 2008 دەبێت ئەگەر عمری گەشتە 45 ساڵی حالە ناکرێت بۆ تەقاعدێ 50 تەواوکە چونکە قانونە پێشوەکە 50 دانابوو دوای ئەمان کەمیان کرۆ بۆ 45 ئەوە لە عێراق ئەوە لە عێراق ئەسەری ڕەجعی نییە بەڵام لە هەرێمی کوردستان ئەسەری ڕەجعی هەیە بە 45 هینەکرێت حالە ئەکرێت لە عێراق ئەبێت 45 تەواو کردی بێت و ئەبێ 15 ساڵیشی تەواو کردی بێ ئەنجا ئیحالە بێ بە تەقاعد و ئەگەر ئەمەی تەواو نەکرد بێ ئیحالە ناکرێت بەس لەو یاسای چاکسازی لەم خولە وایە کە تەمەن نەگەشت بێت 45 ساڵ و 5 ساڵ خزمەتیش خانەنشین بکرێت بۆ خولی داهاتوو پەرلەمان کوردستان وایان لێ کردووە کە 15 ساڵ خزمەتت نەبێ 45 ساڵ تەمەن نەبێ خانەنشین نەکرێ وایان لێ کردو بەس ئەم جارە وایان لێ نەکردووە بەڵێوان لێ نەکردووە ئەم ئێستا لەم جارە یعنی پەرلەمانتار ئەگەر هیچ خزمەتیشی نەبێت لە بەپی قانونەکەی هەرێمی کوردستان ئیحالە بێ بۆ تەقاعد بەڵام تەقاعدیەکەی مەبلەغی 2 میلیۆنە بەڵام لە عێراق ئەگەر تۆ لە 15 ساڵیش خزمەتی هەبێ بەش بە معادلەیە کراوە ملیۆنێک و 700 هزار زیاتر وەرناگریت ئەگەر 45 تەواو کردی و 15 ساڵی خزمەتی هەبێ بەپی ئەو معادلەی کە لە قانونی تەقاعدی موحدە هەیە چونکە ئەوان ناجوانە بۆ بەڵێ ئەوەی 2014 تقریبا 2 میلیۆن و 700 بۆ میلیۆن و 800 وابزان یعنی ئەو پەڕی دەگاتەوەندە یعنی ئەوان بەڵێ معدلی موچەکەیە زەربی 2.5 ئەکەن زەربی ساڵەکانی خزمەتی ئەکەن تەقسیمی سەکە ئەوەی کوردستان زیاترە ئەوەی کوردستان زۆر 45 ساڵ تەمەن و 5 ساڵ خزمەتی 4 میلیۆن لەوێ ئەگەر 15 ساڵ خزمەتی هەبێت 45 ساڵ عمر هەیە تقريبا مليون و700 بۆ مليون و800 هزار دینار وەرەگری یعنی کۆی موچەکە فی ضرب 2.5 ئەکەن ضرب سنواتی خدمە ئەکەن و تەقسیمی سەی ئەکەن بەڵام خولە دڵیان نهاتەوە بۆ خۆیان ئەوە دابنینەوە مەرجەکە 15 ساڵ خزمەتت هەبێ و 45 ساڵ تەمەنت هەبێ اینجا خانەنشین بکرێت بەمایان بۆ خولی داهاتوو داناوە
بەڵێ وایە بەڵێ زۆر باش سپارت بە حکوومەت ئێستا حکوومەت بۆتە کاربارەکەت کامەرجە ناویشت بە خێربەی سپاس دەکەین زۆر بە خێربێ فەرمو سپارت بە حکوومەتیش بۆتە کاربارەکەر گومانیتیان نییە کە هەموو مؤسسەیە کە مدەی دەستوری خۆی خولی دەستوری خۆی تەواو ببێ بە کاربەڕێکەر یعنی ئەمە مەبدەئی قەواعیدی عامە لە دەستور و لە قەوانینە یعنی شتێک نییە ئەگەر حتا ئەگەر دقێک لە دەستورە نەیەت ئەگەر دقێک لە قانونیەکانێت ئەگەرێتەوە بۆ قەواعیدی عامی دەستور هەموو مؤسسەیە کە هەڵبژاردن بێت ومدەی تەواو بوو هەموو مؤسسە تەنفیزیەکانن ئیستینادەن بۆ ئەو مؤسسە تەشریعیە تشکیل کراوە بوو لەگەڵ تەواوبوونی مؤسسە تەشریعیەکان ئەوانە من بە حکوومەتی کاربەڕێکە دەبێت بە ڕئاسەی کاربەڕێکەر یعنی هەمویان ڕەبتن بە مؤسسە تەشریعیەکەوە چونکە شەرعیەتی مؤسسە تەنفیزیەکان لەکوێ وەرگیراوە لە مؤسساتی تەشریعیەوە وەرگیراوە کە مؤسسە تەشریعەکە خۆی تەواو ببێ لەگەڵ یا مؤسسەکانی تریش تەواو ئەبن لە ڕووی قانونیوە یعنی ئەو کاتە ناتوانن ئەم مؤسسە تەنفیزیانە قەراراتی استراتیجی بدەن یا مثلا کۆمەڵە ئیتفاقیات و عقدی ئیتفاقیات و ئەوانە بکەن ئەمانە شەرعیەتیان لە پەرلەمانەوە وەرگرت لە سوڵتەی تەشریعیەوە وەرگرت کە سوڵتەی تەشریعی کۆتایی هات قانونن تەواو بێ بەس ئەمانە ئەمێنێنەوە وەکو مؤسساتێک بۆ بەڕێکردنی کاروباری هاوڵاتیان و وڵات یعنی بۆ ئەوەی حکوومەت دانەخرێ بۆ ئەوە لە ئەمریکا شتێکە لە ئیغلاق الحکوومە کە هەنێ مدە هەیە تایە کە حکوومەت نتوانێت ئیشەکانی تەواو بکات حکوومەت داخرێت بەڵام بە هەمان شێوە بۆی حکوومەت دانەخرێت و مؤسساتی دەوڵەت دانەخرێت حکوومەتی کاربەڕێکەر ئەڕوا بەڕێوە سپاس دەکەم دوای سەرۆژکی حکوومەتی کاربەڕێکەر توانێت چی بکات چینەکە کامەرجە ناویشت بە خێربەی سپاس هەرچەندە دواشکاتی بۆی میوان حەقی گلەیتان هەیە سپاس دەکەین زۆر بەخێر بن سەرنجی بەڕێزت چی بوو لەسەر کۆتایی هێنان بە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لەگەڵ کاک حەبیب ئەو پسپۆری یاساییە شیکردنەوەیەکی باشی یاسایی بۆ کرد کە پەرلەمانمان جارێ نابێت هەڵبژاردننی داهات و حکوومەت بۆتە کاربەڕێکەر سەرۆکی هەرێم لە دەسەڵاتەکانی بەردەوام دەبێت ئەمڕۆ بڵێن بە فەرمی سەرۆکی پەرلەمان ماڵاوایی کرد لە پەرلەمان لە فەرمانبەرانی پەرلەمان سەرنج چی بوو لەسەر تەوقیتی کۆتایی هێنان بە خولی پێنجەمی پەرلەمان سپاس بۆ بەڕێز بۆ جەنابی کاحەبیب بۆ سپاس بینەرەکان و بۆ ستافی پشتی کامێرەش سپاس وڵا خۆزگەوانەیە بۆ خۆزگە سەرۆکی پەرلەمان بۆ خۆی لەوە تەوقیتی خۆیان ئەم هەنگاوی هەڵبگرتایە بۆ چوونی من ئەوە تەحزیل حاصلە ئیتر بە زۆر پیان کرد بە زۆر جۆرە بوو لە دەرکردن ئەیچی خۆتر ئەوەی نییە وایە خۆی لە 6/11/2022 خۆی ئەم هەنگاوی هەڵبگرتایە قبوڵی نەکردایە ئەم درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی قبوڵ نەکردایە تقریبا وەکەوەی بابەتی نەوتەکەی لێهات نەوتەکەش بە زۆر لە پاریسەوە بڕیارێک دەرچوو دوای ئەوە لە محکەمەی فیدرالی ئەوانە بە زۆر قفلیاندا لە نەوتەکە دواتر چوون لە بەغا ڕێکەوتنیشان کرد و گوتیان ئێمەوە ڕێکەوتنمان لەگەڵ بەغا کردووە وەکو من ئەو کاتەم وەسفم کرد بە ڕێکەوتنەکەی ژێر خێمەکەی سەفوان ئەمیش هەمان تەوقی هەمان بابەتە لە پەرلەمان بۆی بڕیاری دادگای فیدرالی پەرلەمان لە 6/11 نەماوە شەرعێتی نەماوە و ئەو قانونانەشی کە دەری کردووە هەر شەرعێتی نەماوە بۆ چوونی من لەو هەموو لەو لێشاوە شارەزا و یاساناس و ڕاوێشکار و خەبیر و ئەوانەی کە لە دەوری سەرۆکی پەرلەمان و لە دەوری سەرۆکی حکوومەت و لە دەوری سەرۆکی هەرێمن ئەمانە هەر هەمویان پێکەوە یان خۆیانە لە جێلی داوە یان لێ نەزان بوون ئەجینا ناکرێ بکەونە تەڵەیشی ئاواوە محکەمەی فیدرالی بە یەک قەرار ئاوا تەقلیان پێ لێ بدا بە شێوەیە کە ئابڕووی 32 ساڵی دەسەڵاتی هەرێمی جۆرێکە لە ئابڕووبردن لەبەرەوەی ئەمان خۆیان لە جێری داوە ینی خۆیان تەچید بوون دڵنیا بوون لەوەی ئەم کاری ئەمانێکە ناشەرعیە بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان و لەگەڵ بزنەوەی گۆڕانیشە ئەوانیش تەبەن هەر شەریکن بۆی نەڵێن ئەمەر سابقەیەکی گۆڕانی هەبوو ئێستاشی ئەوانی بێبەریەکە بە هیچ جۆرێ ئەم سێ لایەنە سەرچیە ئەمان بوون لە پشتی ئەوەی کە لەبەری هەر سێ لایەنەکە لاواز بوون نیان ئێوەرە خۆیان بن لە تاقیکردنەوەی هەڵبژاردن کارێکیان کرد کە تەوان هەر بەویستی خۆیان بۆ چەند جارێک خولی یەکەم ئاگاداری چەند ساڵ ڕۆشت
ئەنجومەنی پارێزگاکان ئەبینی 9 ساڵ دواکەوتووە خولی چوارمی پەرلەمان ئەبینی چۆن سەرۆکی پەرلەمان دەرکرا و ئێستا ژوای دیعاکەن ئالاسا سەرۆکی پەرلەمان خۆی نەچێتەوە من بۆ خۆم لەگەڵ سەرۆکی پەرلەمانم ئەو ڕۆژە چۆن سەیتەرەکەیان بۆ داینان و چۆن میلیان لێهێنانەوە چۆن بە زۆر گەڕێنراینەوە ئێستاکێ تەسریح ئەدەن ئەڵێن سەرۆکی پەرلەمان خۆی سەرۆکی پەرلەمان بڵێ سەرۆکی پێشوێستارە سەرۆکی پێشووی پەرلەمان مەبەستم دکتۆر یوسفە مەبەستم جەنابی دکتۆر یوسفە من و دکتۆر یوسف لە یەک سیارا بووین و ڕۆژێک گەڕانیانەوە و بە ئێمەیان خۆت شایدی لە یەک سیارا بووین بن و دکتۆر یوسف حتا بە دکتۆر یوسفم وتم بە پێ بڕۆین بەڵام وتی بە تووشی خوێن ڕشتن و ئەوانە نەبین دیارە وەزاکە چۆنە ئەیبینی حتا تەقەیان کرد لە سیارێکی کورسات بجامی سیارەکان بەسەری وەشدا کرد تەقەیان بەسەر ئێمە شاکرد بەسەر ئێمە نەبوو بەڵام تەقەیان ئەو جامە ئەوەی کورسات تەسویر وشتی کرد بوو کە ئێمەیان گەڕان بوویەوە تەقەیان لە سیارەکەی کرد کە هات جامێکی سیارەکەی کورسات نەبوو بۆیەوە بەڵێ پامێکیش نەبوو بۆ پامێکیش بوو ئێمە کە ئێمەش ئەگەر بەیا بڕۆین معنی من ڕێوەسفاق ڕوکنەوەی داوا دەڵێ من هیچ نووسراوێکم وا دەڵێ من ئەوە نازانم من بەبەسم نووسراوی فەرمی نەکردووە کە بەبەسم ئەوەی بێ سەروبەریەکە چۆن تۆ سەرۆکی پەرلەمان بی ئاگال لە نووسراوی تۆ سەرۆکی پەرلەمان بی کۆمیسیۆنی باڵای سەرۆکی هەڵبژاردنەکان دەرەچێ و تۆ هەرچیتەوە داوا بکەی لەو پەرلەمانە ئەوەیش هەر بۆ خۆی مثلا سەرۆکی پەرلەمانی جەلسەکە هەڵەگری کە بە هیچ جۆرەشتیوان نییە وڵی سەرۆکی پەرلەمان چە ساڵ گرێ و جێگەکەی بێ کاکە ئەمە لە شەشی ڤیدای چەشتی وا ڕووی ناوە لە شەشی ڤیدای هەشتی وا ڕووی ناوە مامۆستایە بێت بڵێ کاکە گیان ئەمڕۆ دەوام نییە مراقبەکە بێ بڵێ کاکە وەڵا ئەمڕۆ دەوامان بێ لێرە من مشتیوان نییە جەلسەی هەڵگرتووە خاتیمە بە جەلسەکەی ناوە سەرۆکی پەرلەمان جێگەکەی بێت وڵا کاکە دانیشن کاکە جەلسە تەواو نەبوو کاکە ئەوە دەستورە ئەوە پرۆتۆکۆلە ئەوە یاسایە ئەوە شتێک هەیە پێڵێن پەیڕێوی ناوخۆی پەرلەمان کە ئێمە ئەو پەیڕەوەمان دەرکردووە ناکرێت سەرۆکی پەرلەمان جەلسەکە لەبەرەوە بە بۆ چوونی من پەرلەمان هەبێ یان نەبێ بە بۆ چوونی پەرلەمان قاوغێکی بەتاڵە بەو دەورەشەوە کە خۆمی تیا بوون بە یەکەم دەورەشەوە کاڵا بەقەدەر باڵای حکوومەت بڕاوە کە ئەمە پەرلەمانێکی لاواز و لە سەرەتای لاوازی کار لەم خوڵە نەبوو چکە یەکەم خولی کاری چاودێری بودجە و یاسادان لە یەکەم خولی پەرلەمان لاوازترینەتی لەبەرەوەی ئەوانە تەنها دەست بەڵێ و نەخێر بووە ئەوە نییە بەڵێ و نەخێر بڵێ خولی یەکەم لاواز بوو خولی یەکەم لە هەمووی لاوازتر بووە دوای ئەوە خولی دووهەم ئەوش هەر لاواز بوو خولی سێهەم تەسەورەکەم لە هەموو خولەکان باشتر بوو لە هەموو خولەکان خولی سێهەم چالەکیش تیا بوو کاتە بزنەوەی گۆڕان دروست بوو جۆرێک لە ناڕەزایی و ئەوە اینجا ئەگەر سەرنج بدەیت ئەو یەکەم خولە کە توانیوێتی سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە تۆ بەرەم بوو بێتە پەرلەمان مناقەشەی جدی لەگەڵا بکرێت بەڵام جگە لەو خولە ئیتر دوایەوە هەر سەرۆک وەزیرانی هاتوو منەتی کردو بەسەر پەرلەمانەوەتی وێنێ منیم بۆی وەلاتان بە میوانداری بە ناوی میوانداریەوە ئێمە دلیلمان چیە بۆی ئەم پەرلەمانەکە ئەڵێن لاوازە بە خولەکەی خۆشمەوە ناکرێتەوە بەم هەموو گەندەڵیەوە کەسێکی وەکو مەسەرەن ئاشتی هەورامی دەرباز بێ لە وڵاتە بڕاتەوە جارێبانی نەکەی بە حاکەمی و دادگایەکی بکرد ناو پەرلەمانە سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەم هەموو کارەساتی توش بووە لە سەردەمی نێچیروان بارزانەیە ئێمە نیوەی ئەرزی کوردستانمان دۆڕانووە بانی نەکەین پێی بڵێن کاکە تۆ وەرە بزانین بۆچی وات کرد سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەم هەموو کەم و کورتی هەیە لەم خولەی پەرلەمانە و ئەوە هەناردەکردنی نەوتمان دۆڕان ئەوە قەرزاری ئەوە سی وەکو خۆیان باسەکەن 30 میلیارد دلار زیاتر لە 30 میلیارد دلار قەرزارین تا ئێستا بە درێژایی تەمەنی پەرلەمان نەتوانراوە متمانە لە وەزیرێک بسەندرێتەوە بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانێک بێنرێتە گیر و گاز و وای لێ بکرێت لە گۆشەیەکە حەسر بکرێت کە خۆی استیقالە بکە لەبەرەوە بە بۆچوونی من هۆکارەکەشی ڕوونە ئەم پەرلەمانە بۆ لاوازە هۆکاری لاوازی پەرلەمانەوەیە مۆرە سەرێکی نەک من بڵێم ئەندامانی پەرلەمان لاوازن یا ئەم سەرۆکی پەرلەمانە یا ئەو دوو سەرۆک پەرلەمان نەخێر لە ناو حیزبا لاوازن لە ناو حیزبا پێگەیان لاوازە ئەو ئەم پەرلەمانش کە دروستکراوە هەمیشە منوتومە پەرلەمان لە خزمەت حکوومەتایە حکوومەت لە خزمەت حیزبایە و حیزب لە خزمەت چەند بنەماڵەیەکە ئەمە موتووە لە هەموو تەلەڤیزیۆنەکانی کوردستان ئەمە قسەی ئەم وتەیە موتووە لەبەرەوەی هەر لە سەرتاوە نیازیان بە پەرلەمان نییە و پەرلەمانیان وەکو قاوغێکی بەتاڵ و وەکو مؤسسەیەکی بێتە سەڵات و لاواز داناوە نهاتون مۆرە سەرەکیەکانی خۆیان بنێنە ناو پەرلەمانەوە بۆ نمونە سەرۆکی بەڕێز مەسعود بارزانی یا بەڕێز نەچیرمان بارزانی
یا بەڕێز مەسرور بارزانانی کە سێمۆرەی سەرەکی ناو پارتیە نان بن بە سەرۆکی پەرلەمان بۆ نمونە بەڕێز قوبات تاڵەبانی بەڕێز پاڤڵ تاڵەبانی بەڕێز جەلال تاڵەبانی مەرحوم ئەم وەرە سەرکیانەی ناو یەکێتی نیشتمانی ئەگەرەوەبانە چی ڕوو دەدا بۆ نمونەوە لە پەرلەمان فەرقێکە لەو کاتە بووە دەسەڵاتێکی بەهێز نەک لەبەرەوەی ئەمانە لێزان و ئەوانەی ئیسترلان نەخێر ئەمانە دەسەڵاتی حیزبی و عایلیان هەیە دەسەڵاتی حیزبی عایلەکە ئەگەر لەناو پەرلەمان ئەو کاتە حرمەتی ئەجیرا پەرلەمان بۆ لەبەرەوەی قووەتە عسکەریەکان لە پشتە مامجلال لەوێ قووەتێکی فەوجی هەیە لیوای هەیە چی هەیە بەڕەحمەت بێ کاک مەسعود لەوێ فەوجی هەیە لیوای هەیە قووەتی هەیە و دەسەڵاتی هەیە ئەو قووەتە حیزبیەکەی نەخڵە کرد بۆ ناو پەرلەمان ئەوە پەرلەمانەکە بە قووەتە بوو بەڵام بۆ ئەمان بۆ ئیکەن بۆ ناو حکوومەت لەبەرەوەی لە ناو حکوومەتە دەستکەوت هەیە ئەچن ئەبن بە سەرۆکی حکوومەت بە سەرۆکی هەرێم دەستکەوت زیاترە مادی امتیازات بێگومان لەناو پەرلەمان دەکات لەسەر پەرلەمانتارە کە دەڵێن خانەنشین بوو خانەنشین نەبوو کورە بابە ئەوانە شتی جوزئیە هەرچی پارەی خانشینی پەرلەمانتارانە کۆبکەرەوە ناکاتە صادراتی مایەکی نەوت بیرێکی نەوتکەمانە لێ ئیتزن تاکە ئەوە خەڵک ئەزانین چۆنە نەکبەتی میلەت پەرلەمانتاران هەر لە باڵەکان ملیارە لە ساڵێکە تۆ سادە فەرموویت خواز دۆ ڕقەمە بێن بام ئەم شتە بۆ شەرەکە ما بەسەوە نەوێ بڵێ وڵا عومەر عنایەت خۆی پەرلەمانتارە و خانشینەوەوانە من یەکەم بە حەقی خۆم تەمەنم 70 ساڵە و خانشینیش بووم مەبەستی من لێرە ئەوە نییە بڵێم ئەندامی پەرلەمان ئەندامی پەرلەمان و هەموو مرۆڤێک مافیەوەی بژی تەمەنی خانشینی هات خانشینی بەڵام بەڕاستی من لەگەڵەوە نیم خەڵک تەمەنی خانشینی نێت و خانشینی بکەیت من لەگەڵەوە نیم بە هیچ جۆرێ بەڵام ئەوەی بەلای منەوە گرنگە ئەندامی پەرلەمان حکوومەت کاری لەسەر ئەوە کرد ئەندامی پەرلەمان سووکە بۆی کاریگەری نەبێت لەسەر حکوومەت تۆ پێویستە ئەو ئەندامی پەرلەمانە کە لەوێ بێ گوزەرانێکی تایبەتی بۆ دیاریکەی بۆیە بتوانێت تاان لە حکوومەت بدا ڕخنە بگرێت خاوەن کۆمپانیا نەیکڕێت خاوەن کۆمپانیا نەیکرد بێگومان یعنی تۆ کاتێ ژیانی ئەندام پەرلەمانێ ژیانی حاکمێک ژیانی ئەوانەی کەوا چاودێریکەری حکوومەتن ژیانی ئەوانەی کە پریارەدەن ناو ئەم وڵاتە ئەگەر دابینینەکەی لەوانەیە دەستی تەخازن و تەنازل درێژکا بۆ کرد شوێنیشکە بەڵام تۆ پێویستە ئەمە ئەو پارەی ئەیدێ بە ئەندامێکی پەرلەمان پارەی پۆستەکەیەتی خۆ پارەی شخصی خۆی نییە تۆ پێویستە ئەو ئینسانە بژی بە شێوەیەکی ڕێک و پێک بۆ ئەوەی تەنازل نەکا بۆ کۆمپانیاکان تەنازل نەکا بۆ حکوومەت ئیجازە بدە بەس من سەرنج بدە من لە ناو پەرلەمانە ئێمە لە خولێکا بووین هەندێکمانە بوو پیکابی پێ بوو ئێمە سایرۆشتمان بۆ نەکڕاو کاتە زمانی نەکبەتێکە بوو زمانی داعش بوو موچەکەمان ملیۆنێک و 750,000 دینار بوو لەو سەردەما ئەندام پەرلەمانێکمان لەگەڵا بوو نایەنم لێرە زۆر پیاکی زۆر محتەرەم زۆر ڕێک و پێک لە یەکگرتووی ئیسلامی بوو پیکابێکی پێ بوو وتم کاک مامەستا تۆ کتاگەینە لای وەزیر 6 سیاری پێ تۆش بە پیکابێکە و سایق لەگەڵ نییە و تا ئاچی پارتێکی نیوەی کۆبوونەوە تەواو بێ ئاخر بەم شێوەیە مراقبەی حکومەت ناکرێت مندان پەرلەمانێکمان لەگەڵا بوو لە ڕانێەوە هات هەر خۆی بە سیارێکی خۆی ئێوتم کاکە ئەگەر لە ڕێگا تۆ سیارەکە پەچیکە و پەنچەر بوو نابێت کەس یارمەتی بە ئەگەر جەڵتەی لە یای نابێت سایقەکە لەگەڵا بێ بەو شێوەیە حکومەت کاری لەسەر ئەوە کرد ئەندام پەرلەمانەکان سووک و ڕسۆ بمبورە سووک و ڕسۆکە وایان کا لە بەرچاوی میلەتکە میلەت فۆکەسینگ دووربینەکەی خستە سەر ئەندامی پەرلەمان ئەندامی پەرلەمان واکان یاخر ئەندامی پەرلەمان محامی توێ بەرگری لە تۆکە ئەندامی پەرلەمان مەشروعی لەسانیە بیتزێ ئەندامی پەرلەمان شتێکی دوقاتی و موچەی من نەسرێ و مەسری ئەندامی پەرلەمان نەنەسرێ هەیە نەهیشتێکیە تەنها ئەو موچەیە و بەس ڕاستە موچەکە لە چاو موچەی کارمەندێکی دەوڵەتەکەم بەڵام تۆ نابێت کار لەسەر ئەوە بکەی موچەی ئەندام پەرلەمانەکەم بکەیت ئەوێ کار لەسەر ئەوکەی موچەی خانشینەکان وەکو موچەی بەغا لێ بکەی موچەی کارمەندی دەوڵەتی ئێرە وەکو موچەی بەغا لێ بکەی ئەو کاتە تێئەگەی کە ئەندام پەرلەمانەکە موچەکەی زۆر نییە بەڵام ئەوەیە کارمەندەکانی دەوڵەتە موچەکەیان کەمە ئەو خانشینەکانە موچەکەیان کەمە لەبەرەوە بە چوونی من ڕاستە بێ بەڵانسی دروستکە تەوازنی دروستکە لە بینەوە ئەجینا من بۆ خۆم بێگومان بەلەوەی لە دەروی پەرلەمان زۆر ڕۆزم باش بوو ناو پەرلەمان ئەسڵان پەرلەمان لە ڕووی لە ڕووی ئێستا حالیان محارەبە ئەکرێم لە کۆمپانیا هەیە کوڕەکەم چوو بەلای ئیشکاوتیانە کوڕی عومەر عنایەت ئیشیمە دەرێ بۆ لەبەرەوەی من ئەم قسانەکەم لەسەر تەلەڤیزیۆن ئەم قسە حەقانە لەسەر تەلەڤیزیۆنەکەی بێجەزاکەی بدەین و تا مردنیش جەزاکەی دەی لەبەرەوە ئێمە ئینسانێک نین ئەم بەرەوبەر بکەین لەم حیزب بۆ حیزب و لەو حیزب و لەو حیزب مەبادیەکمان هەیە پێم ئەڵێ مەبدەئی ڕەخنەگرتن پاراستنی ئەم قوارەی هەرێمی کوردستان بۆ ئێمە خەتی سوورە من بەش بە حاڵی خۆم پێم خۆشە بمێنێ نەک لەبەرەوەی پارتیژێتی لێبێ قوارەکە بمێنێ ئیتر یەکگرتوو لەوەیە نەوەی نوێ لەوەیە کۆمەڵی ئیسلامی کۆمەڵی دادگەری لەوێ هەر کەسێ لەوێ بۆ من گرنگی حیزبی شیوعی لێیە هەر کەسێکی لێ بەس گرنگ ئەوەیە قوارەی هەرێمی کوردستان پارێزراوە بێ ئەوە من خەتی سوورە بەڵام بەداخەوە ئەوەی کە ئیبینی ئەمان بە ئەوەش بەرەوە هەڵدێرە سوپاس دەکەم دێمە خزمەتت کاک حەبیب سەبارەت بە حکوومەتی کاربەرەکەت باسمان کرد
پێشتر داوای تەفسیر لە دەرگای فدرالی کرا بۆ حکوومەتی کاربەرەکە باسی لەو کرد ناتوانێت پرۆژه یاسا پێشکەش بکە ناتوانێت دامەزرانی پلە باڵا بکات بەخشین لە پۆستەکان قەرزکردن ئەگەر حکوومەتی ئێستا کاربەرەکەرە و تاڵبژارنیش دیار نییە دەسەڵاتی هەیە و حکوومەتی ئێستا وڵا پێش ئەوە یەک مەسلەی ئیزافەکەم بۆی کاعمر کە فەرمی لەسەر مەسلەی ڕاوێژکار و ئەوانەوتی خۆیان گێلەکەن یا نایزانن قەناعەتی من حکوومەتیش و پەرلەمانیش کاتێک کە ڕاوێژکارەکان بەڵێ کە ڕاوێژکاریان هەیە ئەو ڕاوێژکارانان بۆ نییە پرسیان پێ بکەن ئەو ڕاوێژکارانیان بۆ ئەوەیە ئەوان هەرچیان وت ئەوان تەفسیر و تەویلی قانونی بۆ بەدڵی ئەوان یعنی من نمبینیوە یعنی ئەو برادرانش کە لەگەڵیانە قسەمان کردو ئەوانە نمبینیوە حکوومەت زۆر قەرار دەرەکە هیچ قانونی نیە پەرلەمان زۆر قوانین دەرەکات زۆر بێمەند ینی حدا لە دارستنیشە غەڵەتە بەڕاستی یعنی ڕاستە دەورەی یەکەم احتیمالە لە ڕووی ڕخنەگرتن و لە ڕووی محاسبەکردنی حکوومەت و مراقبە حکومەت زعیف بووە بەڵام بەڕاستی لە قانون لە دارشتنی قوانینە دەورەی یەکەم باش بووە تا دەورەی دووەم و سێم و چوارەم ئەوانە من وا قانونەکان وابینم بەڵام احتیمال ئەوەی کە عومەرێڵێ فعلا لە ڕخنەگرتن لە بانکردنی حکومەت لە مراقبە لە دەورەی سێوە بەرەو سەرەوە باشتر بووە ئەم ڕاوێژکارانە بەس بۆ وانە تەویلکەن بە منەڵێنەوە قانونێ دەرەکەین باسی ئەوە ئەکات و ئاوایە و تۆ بڕۆ تەفسیر و تەویلی قانونین بۆ بکە ئەبێ کە بیسەلمێنی کە ئەمە دەستوری و قانونی ینی بەڕاستی ئەمە بەس گوێش دەگرن ئەگەر ڕەنگی خوۆندەی خەڵکە بێ و ڕاوێژانەشیان پێ بدەن من تەسەور ئەەکەم زۆر پەرلەمان لەناو حکوومەت لەناو سەرۆکردنەوەی خەڵکی جەریش من کاکە وەزیری عەدلم بینیوە تەویلاتی کردووە بۆ قانون هەر زۆر نامەنتیقی بووە بۆ بەتایبەتی بۆ ئەوەی کە وتی دانیشتنەوە و با جلسە بەردەوامە یعنی وەزیری عەدل لەگەڵ احترامی زۆر ماوەی یعنی شتێک لە قانونا بڵێ ئەڵێ تەحمیل و ما لا يحمل یعنی تۆ تەویلی ئەدەی بە کۆڵیا هەڵی ناگرێ هەر شتێک لە قانونا بێڵێن تەحمیل و ما لا يحمل شتێ ئەخەی بە کۆڵیا شتێکی بۆ تەویلەکەی هەڵی ناگرێ ئەوە بەنسبەت خاڵێکی تر کە سەبارەت بەوەی کە کاک مەسعود و کاک نێچیرەوان و کوڕی مامزێن بەڕاستی ئەمە کارەساتە کاتێک کە ئەمە بیرکەینەوە ئەبێ هێز و فەوج و هیلیوای هەبێ بێت قانوندانی خۆوە ناچاریە یعنی ئەوەی کە عەمەکە ئێڵێ ئەگینا تۆ ئەبێ خەڵکی ئەکادیمی و خەڵکی خوێنەوار و خەڵکی بەتوانا بەریتە ناو پەرلەمانەوە نابێ بە قووەتی هێز تۆ قانون دروستکەی بەسکو بە قووەتی قانون تۆ بێ هێزەکە ڕێخەیتەوە ئەوەشی کارەساتەکەن بەسبەت حکوومەتی کاربەڕێکەر یعنی خۆ معلومە ینی لە مەسلەی حکوومەتی کاربەڕێکە لە زۆربەی دەوڵەتانی دنیا یەکشتە کۆمەڵی قەواعیدی عام هەیە بۆ حکوومەتی کاربەڕێکەر کە حکوومەت ناتوانێت مەشاریعی استراتیژی بکە قەراراتی استراتیژی بدات قروس قەرز کات و اتفاقیات بکات و عقدی مەشاریعی گەورە بکات یعنی مەجموعەیە شتەکە مەسایلی استراتیژیە چارە نووسازە و دەور و کاریگەری گەورەشی هەیە لەسەر بوجە بۆیە ئەو حکوومەتەی کە ئەمێنێتەوە تەنها ئیدارەی وەزیفەی عامەدات ئەوەی کە پێڵن وەزیفەی عام ئیدارەی وەزیفەی عامەدا سەرۆکی ئەم حکوومەتەوانی بەرزترین موظفی ئەم وڵاتەیە و ئەم بەرزترین موظفی ئەم وڵاتە ئیدارەی وڵات ئەدا لە ڕووی دابینکردنی موچە و خەدەمات نەوەسێ و نسبەیەکی دیاریکراوی بوجە سەرف کات بۆ ئیدارەدانی ئێرە بەڵام تەسەور ناکەم یعنی لە وجودی پەرلەمانە و لە غیابی پەرلەمانە هەمیشە لە هەرێمی کوردستانە سوڵتەی تەنفیزی زاڵ بوو باشە بە سەر و کێرەی مێستا لە ڕووی یاسایی و بەردەوامی لە دەسەڵاتەکانی دەسەڵات فعلەکانیشی دەمێنێت تاڵژەری دات و کاربەڕێکەر سەرۆکی هەرێم یعنی کاربەڕێکی هەرێم ناتوانێت کە ممارەسەی هەموو دەسەڵاتەکانی خۆی بکات ئەو دەسەڵاتی فعالیانەکەی ئەو دەسەڵاتانەی کە لە قانونەکەی هەیە دەسەڵاتی زۆری هەیە و ئەو دەسەڵاتانە سەرۆکی هەرێم تا ئەوەنە ئەتوانێت کە ئیدە بەعکسەوە یعنی سەرۆکی پەرلەمان ئەبێ بوەستێت لە کارکردنیەکی مرکزی بەڵکو سەرۆکی هەرێم تەنها دوای ئیعلانکردنی ئەوەی کە بێ کا لەسەرۆکە ئیعلانی موعیدی هەڵبژاردن بەزیشی سەرەکیەکەی ئەوەیە زیاتر ڕۆشتن بەرەو هەڵبژاردن ئامادەکاری یعنی ئەبێ استعدادات بکات دەبێ ئامادەکاری بکات ئەبێت لە مشوری ئەوا بێت و لە بەڕێکردنی کاری پرۆتۆکۆلی ڕۆژانەی سەرۆکایەتی هەرێم و بەشداریکردن لە هەنێ مناسبات و فودا ئەگینا سەرۆکی هەرێم کە عەفوی خاص دەرکا بۆ متهم بەریدا و سەرۆکی هەرێم مجموعەیە قوزاتی زۆری ئایا ئەمڕۆ دەری کردووە ئایا قانونیە یا قانونی نییە چکە ئەوە نیشانەی پرسیار لەسرە چکە ئەمڕۆ نیشانەی پرسیارە ئایا بکەن لە محکەمەی ئیتیحادی کە تەعینات ئایا لە حکوومەتی کاربەڕێکەرە تەعینات هەیە
بێگومان لە حکوومەتی لە باڵا کورە بۆ پلەی احتیادیش نییە یعنی هیچ یعنی دامەزراندن بەعام ئەبێ حکوومەتی کاربڕێکرد ڕایگرێ مەگەر بە عقود بێتی عقودی موقت ئەگینا تۆ مجموعەیەکی زۆر قەناعەتی من ئێمە نەقسی دادۆرمان هەیە لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لە سلێمانی شار زۆرمان هەیە بەڵام پرسیار ئەوەیە ئایا دامەزراندنی ئەو ڕێژە زۆرە قانونیە لە حکوومەتێکی لە ڕئاسەیەکی کاربڕێکەرە ئەوە جێ پرسیارە کاومەر سەبارەت بە دۆخی کوردستان ئێستا کە پەرلەمانمان نییە حکوومەت کاربڕێکەرە سەرۆکی هەرێم حەوی داماژی پێکرد بۆتە کاربڕێکەر دۆخی کوردستان چی بەسەردێ ئەوە بڵێنەوتەکە لای دەسەڵاتداران نەما دەسەڵات هەڵبژار نەبێت چاوەڕێی کۆمیسیۆنی عێراق نەبێت هیچ وادەیەکی پێنەوتون کە هەڵبژارن بکرێت چی چاوەڕێ دەکەی ینی بۆ گەشتین بۆ بارودۆخە وەڵام من ئەو بابەتیشی قانونیە من بۆ چوونی من ئەگەر سەرۆکی هەرێم بیەوێ ئەو دەسەڵاتانێکیەتی ئەگەر کار بکو جەنابی کە حەوی فەرمووی کاربێڕێکەر نەبوایە سەرۆکی هەرێم ئەیتوانی بگەڕێتەوە بۆ بارودۆخی سەردەمی بەرەی کوردستانی و لەوەش بەهێزترە بوو هەر بۆ خۆی ئەتوانێت لیژنەیەکی لە قوزات دروست کردایە ئەو لیژنە لە حاکمەکان یا لە مەحامیە شارەزاکان ئەو لیژنەیە هەڵسایە بە وەکو کۆمیسیۆنی سەرۆکی هەرێم بڵێ سەرۆکی هەرێمی کوردستان هەر بۆ خۆی ئەیتوانی ئەو کار بکە پەناش بۆ بەغان نەبا بەڵام بەمەرجێک پێش ئەو بابەتی دادگای محکەمەی فیدراڵی عێراق وایە ئەوە باشتر بوو بێ ئابڕۆ ینی زیاد تۆزێ ما ئەلوەجی بۆ ئێمە گەڕانەوە بەڵام ئێستا ئەوان کارێکیان کردووە کە ئێستا ئەوەش تقریبا سەرۆکی هەرێمیش تقریبا موقفەکەی ئیستا لاوازە لەبەرەوە سەرۆکی هەرێمی کوردستانیش بۆ خۆی جۆرێکە لە وەکو کابراڵێ بەبار بووەتە بار بەسەر هەرێمی کوردستان لەبەرەوەی ئێستا ئابووری سەربەخۆ پارەیان دەسانەماوە ئەوەی چاوەڕێەکەین لە بەغاوە بۆ وای لێ حکوومەتی هەرێمی کوردستان وەکو لیژنەی مشتریاتی لێبێ و پارەی لە بەغداوە دێ لێرەوە سەرفیکا و تۆزیئیکا بەسەر خەڵکە ئێمە لە ڕووی سەربەخۆبوونەوە ئەو بۆ بینیمان ئەو ڕاوێژکارانی کە جەنابی کاحەبیب باسی کرد ئەو ڕاوێژکارانن کە هۆکارن کە ئێستاش لە دەوری سەرۆکی حکوومەت و لە دەوری سەرۆکی هەرێمە خۆشیان هەر ئەو جۆرە ڕاوێژکاران ئەوێ بوو ئەوان ڕاوێژکاری بەڵێ چکەوەی کابرای حاکمەکە سێ کەسی لایە ئەڵێ یەک و یەک چەندەکە ئەڵێ دووەکە هیچیان ئەڵێ سێەکە هیچیان هینەکە وەزیرە مەلیکەکە ئەڵێ سێەکە بە هیچیان ئەڵێ سێەکە ئەڵێ سێەکە هیچیان ئەڵێ وەڵی پێم وایە گەر یەشکی بخیتە سەر سێەکە یەکیان ڕێ نەخێر دووەکە هەڵێ کاکە ئەویان کە وتی دووەکە دەریکن لەبەرەوەی ئەوە پیاوێکی ڕازگۆ و سادوق و ئەوەیە بەکەڵکی منایە ئەمەیان حیلە بازە کاڵێ دیکێ بخیتە سەری دووەکە ئەوی کێشیان ئەوەی مرافقە ئەمان ئەو جۆرە کەسانیان ئەوێ ئێستا خەڵکی ڕازگۆ ئەوانیان ناوێت لەبەرەوە هەر ئەمانن ئێمەیان تووشی ئابووری سەربەخۆ کرد ئەم ڕاوێژکارانە کە ئێستا ماون هەر لەگەڵ هەموو کابینەکانی حکوومەتە هاتوون ماون هەر هەمویان ئەوانە نەچن بۆ بەغا کاکە خۆ دیارن ئەی وەفدانی ئێمە بوون لە بەغا هەر ئەوانە نەبوون لەگەڵ ئەشتی هەورامی و لەگەڵ بەڕێز قوبا تاڵەبانی ئەچوونە بەغا و ئەمان نەسیحەتکارەکانیان بوون ئەمانە هەر ماون لە دەوریان نووەر لە ڕۆل لە هەزاری هەیانە ئێستا بۆتە خاوەنی کۆمپانیان 30 ملیۆن دۆلاری لەو حاشیارە ئەی چۆن کۆمپانیای گەورەیانێ هەر ئەوانە بوون بە هۆکاری ئیستیفتا بووی بۆ ئێمە ئیستیفتامان نەکرد بۆ سەربەخۆی کوردستان ئەوانە لێوێ نەبوون بۆچی ڕێگەیاندا مەسعود بەس بۆچی شتێک ڕاوێژکار بۆ نەخێنی سەرکردەکان خۆیان ئەگەر بڕیان ئیجازە بدە با یەک ڕاوێژکاریان باتە دەرو بڵێ کاکە من ئەم ڕاوێژەمدا بە سەرۆکی حکوومەت پێم وتن ئابووری سەربەخۆ مەکەن کردیان من لە بەرۆ ڕاوێژکاری ناکەم ئێمە دەرەوە یەک کەسم پێ بڵێ هاتوێتە دەرەوە وانە یەکیان پێم بڵێ کاکە پێم وتن با بە ئیستیفتا نەکەین بۆ سەربەخۆی وەختمان نییە ئێمە با بەهاتێتە دەرەوە وایەوە نییە یەکیان بەڕاستی ینی ئێستا چاوەڕێی چی دەکەیت جەنابەت کاتیشمە کەماڵ لە دۆخی کوردستان یاخود بە بۆ چوونی من ئێمە لە قاڵب دراوین لە 16 ئۆکتۆبەرەوە لە قاڵب دراوین لە هێرشی تورکیا بۆ سەر هەرێمی کوردستان لە قاڵب دراوین ئێرانیەکان حالیان فشارەکەن لەسەر حکوومەتی مرکزی بووی ئەم قوارەی بچووکاتەوە ڕۆژ هێرزەکانی ئەوە بوو ئەیبینی وەزی هێزەکانی ڕۆژهەڵات چۆنە و چۆن چ داوێکیان بۆ نانەوە هەر ناوخەن هەر کاتێکیش پارتی ویکێتی لە یەک نزیکە بنەوە دوو حیزب بەسەرچەی کوردستان فوازێک ئەدەن لە بینیان یەک جارێک پارتی ویکێتی دروست بوو نزیک بوونەوە
لە پەرلەمانی عێراق مشکلێکیان بۆ دروست کرد و ڕوبەڕیە بوونەوە جارێک نزیک بوونەوە شەڕێکیان لە ناو پەرلەمانە دروست کرد جاریشکە نزیک بوونەوە کۆبڕی مەکتەبی سیاسەکەیان کرا ئەو بوو محکەمەی هەولێر بابەتی دەرکرد لەسەر بەڕێز لاور شێخ جەنگی جاریشکە نزیک بوونەوە بابەتی کاوکارجافی هێنایە پێشەوە وڵاتانی دراوسێ نانوێ پارتی وێکێتی لە یەک نزیک بنەوە پارتی و لە یەک لێکێتیش لەوان زۆربەی زۆر جێلن لەگەڵ ڕێز و حرمەتیان زۆر جێلن بێ ئاگانیان بە ئاگا ئەو سیاسەتی ئەوان دروستەکەن دائیمەن دەنووکیان لەسەر یەکە نایانە بگەمە ئەو ئەنجامی بڵێن کاکە ئێمە قەوارەکە بەرەو خەتەر ئەرچێ هەرێمی کوردستان بە تەواوی خەریکە لە ناوە چیە قیمەتمان نەماوە نە لە ڕووی دیموکراتی و توانیمان وڵات بەرین بەڕێوە نە لە ڕووی ئابووریەوە سەرکەوتوو بووین نە لە ڕووی قەومیەوە توانیمان هێزێکی نە لە ڕووی عسکەریەوە توانیمان سوپایەکی یەکگرتومان هەبێ ئێمە وردە بەرەو بووکانەوە ئەچین ئێکاکە تۆ تێگەیشتوویسە ئێران دوژمنتە تورکیا دوژمنتە عێراق دوژمنتە سووریا دوژمنتە تۆ بۆشیت خۆشە دەبێ خۆ دوژمنی خۆبی ئێ لە هۆش بێنەرەوە ئەگەر پارە کۆکردنەوە پارە بردنە بەسە ئێدەوە کاکە وەرن دەستکەن ناو دەستی یەکو با ئەم میلەتە لە ڕزگاری بێ ئێدە واز بێنن کاکە مەجموعی خەڵکی پیاوی معقول یەکو کا حەبیب بەرنە سەر بیکەن بە ڕایشکار لە بەری خۆتانە و قسەی سەریح و قسەی ڕازگویانیان لێوەرگن مەچن بۆ لای ئەو ڕایشکارانەی کە بەو شێوەیە قسەکەن کە ئێوەتە پێتان خۆشە سپاسیانم دەکا حەبێگەر کۆمنتێکت مابێ داهاتووی کوردستان لە ڕووی دامەزراوەکان چۆن دەبینی کە ئێستا پەرلەمان بەسەر چووە یعنی هەرێمی کوردستان لەسەر هەنێ معادلاتی نێودەوڵەتی ماوەتەوە یعنی لەسەر ئەوە نەماوەتەوە کە مقاوماتی وجودی ماوەتەوە یەکەم بێچێک لە معادلەتەکان هەندێک دەوڵەت هەیە لە منتەقا پێویستی بە هەرێمی کوردستان وەکو دەوڵەتانی کەنداوە یعنی حەزەکەن ئەم ئیقلیمە بمێنێتەوە بۆ هەنێ معادلاتی بینی شیعە و سونە و ئێران و ئەوان تورکیا احتیمالە پێی خۆشە بمێنێتەوە بەڵام زۆر بەلاوازی لە بەرو احتیمالە لە ڕووی هەمووەکو بازار بەکاری بێنێ هەمووەکو سەرەواتی طبیعی هەرێمی کوردستان نەوت و گاز ئەوانە لە مستەقبەلا ئیسیفادەی لێ بکات بە جۆرێ لە جۆرەکان عێراقیش بەڕاستی ئەو دەوڵەتە بەهێزە نییە تا ئێستا بتوانێت هەرێمی کوردستان کۆتایی پێبێنێ ئەگەر ئاوا بڕوا لە ڕووی دەستوری و قانونیوە احتیمالە کۆتایی پێبێنێ بەڵام لە ڕووی وجودی فعلی لەسەر زەوی احتیمالە عێراق نەتوانێت لە مستەقبلێکی دوور نییە تەدەخل کەنتیایە ئەگەر هەرێمی کوردستان ئەمە دووبارە بکاتەوە و بەغاش بەهێز بوو بێت چکە بەغا وردەوە دەبەرەوە بەهێزبوون ئەچێت و ئەگەر بەغا بەهێز بێت دوور نییە بە چەند شێوازێکی جیاواز نەک ئەم شێوازە عەسکەریە بەغا وجودی خۆی بسەلمێنێ لەم منتەقا و کۆتایی بەو هەرێمە بمێنێ بەو سربەخۆیە گەورەی کە ئیساهەیە سوپاسان دەکەم سوپاسی ئامادەبوونتان دەکەم کاک عومەر عنایەت و کاک حەبیب محەممەد سوپاس بۆ بینەرانی ڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتەمەوە